حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕژد و بە شێوەیەکی شەفافانە ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی عێراق لە هەموو بوارەکاندا و بە دیاریکراویش لە مەسەلەی بودجەدا ئەنجامدا. هەموو ئەو بەڵێنانەی کە بەڵێنی دابوو هەمووی جێبەجێ کرد و ئەرکەکانی خۆی جێبەجێ کردووە، بەڵام ئەوەی تا ئێستا ناتێتە ژێر جێبەجێکردنی بەڵێنەکانی ئەوە عێراقە بەرامبەر خەڵکی کوردستان هەرتەنها موچە نییە، بەڵکو تەواوی شایستە داراییەکانە 2 مانگ زیاتریش بەسەر پەسەندکردنی یاسای بودجەت تێدەپەڕێ، بەڵام تا ئێستا عێراق خۆی لەو بابەتە بێدەنگ کردووە. ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین کە داخۆ ئەم کارە ئەم برسیکردنی خەڵکی کوردستان چەکی برسیکردن دژی خەڵکی کوردستان دوجار بە قازانجی عێراق دەگەڕێتەوە یان نا. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیحسان شەمەری سەرۆکی سەنتەری هێزری سیاسی لە عێراقە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر شەمەری گەلێک سوپاس، شەوتان باش بەوە بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با هەر لەوێەوە دەست پێ بکەم. هەرێمی کوردستان لە ڕێکەوتنەکانی لەگەڵ بەغدا بە تەواوی بەڵێنەکانی خۆی ئەرکەکانی جێبەجێ کردووە. بەڕای ئێوە بۆچی عێراق پابەندی بەڵێنەکانی خۆی نابێ؟ ئامانج لە برسیکردنی خەڵکی کوردستان چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەو میوانداریە بە ڕێزەی ئێوە. بە بڕوای من ئەم بابەتە پەیوەندی بە بوونی ئێرادەیەکی سیاسیەوە هەیە لەلایەن هەندێک حزبی دیاریکراو کە کار بۆ ئەوە ناکات پەیوەندیەکی بەهێز لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر بنەمایەکی ڕاست و دروست هەبێت لە بە گوێرەی سیاقە دەستوریەکان. ئەمە لایەکی دیکەوە ئەو لایەنانە لە ڕێککەوتنی سیاسی هەڵگەڕاونەتەوە. من باسی ئەو ئیتارە ئەو چوارچێوەیە دەکەم کە بەر لە پێکێنانی حکوومەتی محەممەد شیع سوودانی ڕێککەوتنەکەیان واژۆ کردووە کە تێیدا شایستە داراییەکانی هەرێمی کوردستان دەستەبەر دەکەن. ئەم هەڵگەڕانەوەیە کاریگەری زۆری لەسەر کۆی پەیوەندیەکانی لێوان هەولێر و بەغدا هەیە، بۆیە نەک تەنیا لەسەر ئاستی یاسای بودجەی فیدرال، بەڵکو لە زۆرێک لە بابەتەکانی دیکە و لە زۆرێک لە یاساکانی دیکەش کە پێویستە کاری لەسەر بکرێت لەوانەش یاسای نەوتوگاز، هەروەها ناوچەکانی مادەی 140 کێشە لەسەرەکان. ئەمە ئەو هێزانان کە هەژمونیان بەسەر بڕیاری عێراقەوە هەیە، دواتریش ئەوان کاریگەریان لەسەر پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە شێوەیەکی گشتی. زۆر باشە دکتۆر شەمەری، باشە کەواتە پێتان وایە ینی ئەو لایەنانەی کە یانە نایانەوێ ڕێکەوتنی هەرێم و بەغدا جێبەجێ بکرێ بە پێی دەستور، ئایا عێراق کە خۆی نوقمی دەیان قەیرانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی بووە، ئەم قەیرانانە زیاتر عێراق بەرەو هەڵوەشان بەرەو ترازان نابە و قەیرانی زیاتر دروست ناکە، بۆ نایانەوێ ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکرێ؟ بەڵێ ئەم لانانە وەک دیارە بە ئاراستەیەکی زیاتری دابەشبوون و پارچەبوون دەڕۆن. ئاراستەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە دەستپێکی پێکێنانی حکوومەتدا من بینیم کە لە کۆتا جار ئەو لەلانە و هێزانەوە پەسەندکراو نییە و لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستان هان دەدەن بۆ ئەوەی هەروەها زیاتر تەنگی پیاڵەچنن بە تایبەت لە موچەی فەرمانبەران و هەروەها شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و ئەوان دەیەوێت گرژیەک لەو پەیوەندیانەدا هەبێت بۆ ئەوەی هەرێمی کوردستان دەستی بە شایستە داراییەکانی خۆی نەگات. بەڵێ قەیرانی زۆر لە ئارادان کە ئێستا بەتایبەت هەند گەورەترین قەیران بەرۆکی نرخی دیناری عێراقی گرتووە، هەروەها نەبوونی خزمەت گوزاری. بن لەو باوەڕەدام کە ئەو هێزانە پێویستە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێک بکەون بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکرێت.
کە عێراق پێی دەگوزارێت بەڵام وا دیارە ئەوەندە گرنگی بەو قەیرانانە نادەن و ئەوان ئەوەی بەلای ئەوانەوە گرنگە کە فتنەیەک یاخۆت زیاتر بیرۆکە شۆڤێنی و دووبەرەکە لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد دروست. زۆر باشە بەڕێز دکتۆر شەممەری بەڕای ئێوە تا چەند دەستی دەرەکی لەم مەسەلەیەدا هەیە کە ناهێڵن ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا بە پێی دەستور بە پێی ڕێکەوتنەکانی نێوان هەردوو حکوومەت جێبەجێ بکرێت. ئەو دەستە دەرەکیانە ئێمە تێبینیمان کرد کاتێک هەرێمی کوردستان موشکباران کرا ئەو کاتکە پێشێلکاریەکی زۆر گەورە بوو لە سەرسەروەری عێراق. دواتریش من لەو باوەڕەدام کە هەتا ئێستاش ئەو پیلانگێڕی هەر بەردەوامە چونکە بە ئاراستەی لاوازکردنی هەرێمی کوردستان دەڕوات و نایانەوێت دەیانەوێت لە ڕێگە هەرێمی بەغداوە فشار بخەنە سەر هەرێمی کوردستان و ئەوان لە ڕێگەی دارودەستەکەی خۆیانەوە لە ڕێگەی باڵە سیاسیەکانی خۆیانەوە ئەو فشارانە بۆ سەر هەرێمی کوردستان دەهێنن بۆ تەنگەتاوکردنی هەرێم بەشێک لەو قەیرانەی کە ئێستا لە ئارادایە کە هەرێمی کوردستان بەدەستیەوە دەناڵێنێت لە ئەنجامی ئەو سیاسەتە دەرەکیانەیە کە کاریگەری زۆری لەسەر عێراقی و دوجار کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیشدا. زۆر باشە بەڕێز دکتۆر شەممەری بۆ خۆت دەزانی ینی بە دیاریکراویش پارتی دیموکراتی کوردستان یەکێک لەو لایەنانە بوو کە هەوڵیاندا حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی پێک بێت و محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق هەڵبژاردەی ئەو لایەنە سیاسیانەیە. ئێستا بۆچی ئەو لایەنە سیاسیانە دەیانەوێ فەشەل بە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی بێنن؟ ئەمە لە بەرژەوەندی کێیە؟ ئەوان هەندێک بەرژەوەندی تایبەتیان هەیە بە دیاریکراوی ئەو بەرژەوەندیانە بە هیچ شێوەیەک بەدەست ناهێنرێت ئەگەر نەدەهاتن ئەگەر محەممەد شیع سوودانی حکوومەتی پێک نهێنا بە بۆیە ئەو کات بەڵا و دەشببینین کە پەیوەندیەکی بەهێز تا ئێستاش پەیوەندیەکی سروشتی لە نێوان بەڕێز مەسعود بارزانی و محەممەد شیع سوودانی هەیە هەروە پەیوەندیەکی ئاسایی لە نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە بەڵام ئەو لایەنە هەوڵ دەدەن کە ئەو پەیوەندیانە لەناو بچن و لە ئەوەش لە ڕێگەی فشارخستنە سەر حکوومەتی بەغدا بۆ نەناردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بەمەش دوجار شکست بە حکوومەتەکە محەممەد شیع سوودانی دەهێنن. زۆر باشە بەڕێز شەممەری بەڕای ئێوە ئەگەر ئەم ڕێکەوتنانە لە ناویشانە ڕێکەوتنی بودجە وەکو خۆی جێبەجێ نەکرێت و ئەم کێشانە سەر بچێشێ بۆ کێشەی گەورەتر داهاتووی عێراق چۆن دەبینی؟ ئەمە لە بەرژەوەندی گەلانی عێراقدایە؟ ئەو کێشانەی کە ڕوبەڕووی بودجە بوونەتەوە دواتر بوونی قەیرانێکی ئابووری گەورە هەروە ناکۆکی سیاسی گەورە هەروەها یەکلاینەکردنەوەی کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان من دەبینم کە یاسای بودجە ڕوبەڕووی تانە لێدانێکی زۆر گەورە دەبێتەوە هیچ کات ئەمە لە بەرژەوەندی عێراقدانیا عێراق پێویستی بە سەقامگیری ئابووری دارایی سیاسی هەیە و پێویستی بە دادپەروەری نێوان پێکاتەکان هەیە. عێراق پێویستی بە هیچ کێشە و قەیرانێک نییە کە بە ئەجندایەکی دەرەکی لانە ناوخۆیەکان دەیخڵقێنن ئەمە گومانی تێدا نییە. پێویستە ئەو هاوکێشەی ئێستا هەیە گۆڕانکاری بەسەردا بێت پێویستە ئەو مافانەی کە نەدراوم بدرێن و هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە کە هەر ڕێکارێک بگرێتە بەر کە بە گوێرەی دەستوری عێراق ئەگەر بێت و مافەکانی و ماف و شایستەکانی بە ئامانج بگیرێن. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ئیحسانە شەممەری سەرۆکی سەنتەری حزبی سیاسی لە عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بوویەوە شەوتان باش.